لەگەڵ نووسینگەی برێت مەگۆر قسەتان کردبوو وەڵامیان چی بوو زانیاری نوێ چییە وەک دەوترێ ئەمڕۆ نوێنەری نامی ئاماژەی بۆ کردو کاوان لەگەڵ مانەوەی بارزانین هیچ زانارێکیان لەو بارەوە دەرکان بەڵێ دیارە لەسەر ئەو بابەتە ئێمە بەدەداچوونمان بۆ هەڵوێستی ئەمریکا و بە تایبەتی خودی هەڵوێستی باڵێز برێت مەگۆر کە لە ئەمریکا کە لە میدیاکانەوە بڵاو بووە گوایە باڵێز برێت مەگۆر بۆ هەڵوێستی ئەمریکا وا بووە کە ویستێکیان هەیە بۆ مانەوەی بارزانانی بۆ ماوەی 2 ساڵ شتێکی لەو بابەتە بەڵام ئێمە بەدەداچوونمان کرد تقریبا کەمتر لە یەک کاتژمێرەمە بەر نووسینگەی برێت مەگۆر بژاوی ئەنارتیان دایەوە لەسەر ئەم بابەتە وەڵامەکەی ئەوان بەڕوونی ئەوە دیاریەکە کە ڕۆڵی ئەمریکا ڕۆڵێکی دیبلۆماسی و فشارکردن بۆ لە هەموو پارتیەکان بەبێ ئەوەی لەمە زیاتر پرسەکە دوا بخەن بە زووترین کات بگەنە ڕێکەوتن و دوو شەی زۆر بەڕوونی تایە کە دیاری باسی ئەوەکە کە ئەوان باسی هیچ کەسیان نەکردو باسی مانەوە یا لابردنی هیچ کەسێکیان نەکردو تەنها وتویانە پێویستەکە لە ماوەیەکی خێرا بەبێ دواکەوتن خێرا و بەبێ دواکەوتن سازشکردن لە هەموو لایەنەکانەوە دەست پێ بکە بۆ کۆتایی هێنان بە کێشەکە هەر لەبەرەوە فشارەکانی ئەمریکا و فشارەکانی نەتەوەیەکگرتوەکانیش دەرەنجامەکەی ئەو کۆبوونەوانەی ئەم شەوە کە ئێوەش NRT ئێمە تەختێتان کردو لە هەولێرەوە و لەسەر ئەو بابەتە ئەوە وەڵامی نووسینگەی برێت مەگۆر بۆ وەزارەتی دەرەوە بۆ لەسەر ئەو بابەتە هەر لەسەر ئەم بابەتە دیارە دوێنێ ژمارەیەک نووسەر و ڕۆژنامەنووسی کورد لە ئەمریکا نامەیەکیان ئاڕاستەی وەزارەتی دەرەوە و کۆشکی سپی کردبوو لەسەر ئەم بابەتە مەسەلەی پرۆسی دیموکراسی لە کوردستانە وەڵامەکەی ئێمە وەکو NRT بەدەداچوونمان بۆ کرد وەڵامی ئەوانشمان بۆ هاتەوە دیسانەوە لەوە کە نامەکە داوایان کردبوو پرۆسی دیموکراسی لە کوردستانە فەرامۆژ نەکرێ و نەکرێتە قوربانی مەسەلەی شەڕی تیرۆر لە ڕوبەڕوەی داعش ئەوان لە وەڵامی ئەوانە و وەڵام بۆ NRT لەسەر ئەو بابەتە وەڵامیان داوەتەوە کە ئەمریکا بە هیچ شێوەیەک پرەنسیپە دیموکراسیەکان فەرامۆژ ناکا و داوای ریفۆرمی ڕادیکاڵی لە عێراق و بەرپرسانی هەرێمی کوردستانەکە و بابەتەکە تەنها پەیوەندی بە یەخستنی ڕیزی هێزە کوردیەکان و لە بەرامبەر داعش و کۆتایی هێنان بە دواخستنی ئەم پرسە بەڵێ سەرکەوت لە